بۆچی ئەو باڵندانەی بەسەر تەلی کارەباوە دەنیشنەوە کارەبا نەیانگرێت؟ لاپەڕە 94. کارەبا وزەیەکە لە ئەندامی بەریەککەوتنی ئەلکترۆنەکان لەگەڵ گەردیلەکانی تەنیشتیان و لەراننەوەی ئەو گەردیلانەوە دەگوازرێتەوە. ئەو تەزوەی کە لە یەکێک لە وایەرەکانی ناوکێبڵی سەرچاوەیەکی وزەی کارەباوە دەردەچێت، پاش گەیشتنی بە سەرچاوەیەکی وەرگر و بەجێهێنانی ئەرکی خۆی بە وایەرە سادەکەی تردا دەگەڕێتەوە. تەزووی کارەبا هەرگیز ڕێگای بەرگر ڕیسستانت هەڵنابژێرێت کە پەیدا بڕوات، بەڵکو هەمیشە کورتترین و سادەترین ڕێگا بۆ گەیشتنەوە بە خاک هەڵدەبژێرێت. ئەو باڵندانەی بەسەر تەلی کارەباوە دەنیشنەوە هیچ بەرکەوتنێکیان لەگەڵ خاکدا نییە، هەر لەبەر ئەوە نابنە ڕێگەیەکی کورت بۆ گەڕانەوەی کارەبا بۆ خاک. هەر بۆیە کارەبا لە بڕی تێپەڕبوون بە لاشەی باڵندەکاندا تەلی ژێرقاتیان هەڵدەبژێرێت و پێیدا تێپەڕ دەبێت، چونکە تەلەکە کەمتر بەرگری نیشان دەدات تا لاشەی باڵندەکان. هەر لەبەر ئەم هۆیە باڵندەکان دەتوان بە درێژایی ڕۆژ لەسەر ئەو تەلە ڕووتانەی کارەبا بوەستن کە ڤۆڵتاجی بەرزیان پێدا دەگوازرێتەوە بێ ئەوەی تووشی هیچ مەترسیەک ببنەوە. بەڵام ئەگەر ڕێکەوت باڵندەکە بەرستوونی کارەباکە بکەوێت، ئەو کات بارودۆخەکە دەگۆڕێت، چونکە لەم حاڵەتەدا تەزووی کارەباکە دەبێت یان لە ڕێگەی کۆڵکەکەوە بگاتە خاک یان بە لاشەی باڵندەکەدا، بێگومان لەبەر کورتیەکەشی باڵندەکە هەڵدەبژێرێت. هەر کاتێکیش ئەوە ڕوو بدات، ئەوە باڵندەی بەستە زمان کارەبا دەیگرێت و لار دەبێتەوە.